بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشتر ئاماژەمان بەوە کرد کە وتمان پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەڵات وەسەلام ڕووی کردووەتە هەر شوێنێ هەوڵی یاوە کێشەکانی ئەو شوێنە چارەکە. بۆیە یەکێ لە کێشە هەرە گەورەکانی شاری یەثرب ئەوە بوو کە شارێکی بێئاسا بوو، بێڕاسا بوو، نە یاسای تیا بوو نە ڕێسا. نە دەستورێک کە بوو، هەر ناوی دەستور بوری نەبووە. ئەو دەستورەی کە پێغەمبەری نازدار عەلەیهی السەڵات وەسەلام دایناوە دەستورێکی ناوازەیە. یەکەم دەستور لە مێژوودا مافی ئازادی و مافی فرەئاینی و چەمکی هاوڵاتی بوون بەو شێوازە جوانە ڕوون بکاتەوە. بۆیە لەگەڵ جووەکانە کۆبوویەوە، پەیمانی لەگەڵ بەستن بە یەکەوە دەستورێکی بۆ داڕشتن، ئەوانیش قایل بوون بە دەستورەکە. دەستور زۆر گرنگە لە ژیانی میلەتدا، لە ژیانی هاوڵاتی بووندا. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام یەکێ لەو خاڵە گەورانەی کە لە دەستوردا جەختی لەسەر کردوێتەوە چەمکی ئوممەت بە زاراوەی ئەمڕۆ چەمکی هاوڵاتی بوون. چەمکی هاوڵاتی بوون هەموو هاوڵاتیەکان بە یەک نمرە بە یەک پلە سیر بکرێ هەمویان کۆبکاتەوە. ئەوە نییە هەندێکیان پلە یەک بن، ئەوانی دیکە پلە دوو بن. بۆیە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام موسڵمانان و جووی بە یەک ئوممەت زانیوە لە دەستوردا. المسلمون مع اليهود أمة واحدة. لە چەمکی هاوڵاتی بوونە هەمویان وەکو یەکوان. اینجا ئەبێ هەر هەمویان بەرگری لەو دەوڵەتە بکەن کە پێغەمبەر دروستی کردووە عەلەیهی السەڵات وەسەلام. ئەو ناوچە نەیانزانیوە دەوڵەت یانی چی، حکمڕانی یانی چی، چونکە هێز دەسەڵاتی هەبووە بەسەر ئەوانی دیکەدا. بۆیە دوور بوون لە شارستانیەتی ڕۆمەوە، دوور بوون لە شارستانیەتی فارسەوە. پێغەمبەر دەوڵەتی بۆ دروست کردوون. کاتێ ڕووی کردوتە هەندەران، غوربەت، ئەرزێک کە دوورە لە جێ زێد و جێ بیرەوەرەکانی و شوێنە کۆنەکانی کە تایە گەشەی کردووە گەورە بووە، بەڵام کێشیان بۆ دروستەکە و کێشەیان بۆ چارەیە کات و وڵاتێکی گەورەیان بۆ دروستەکە. کێشیان بۆ چارەیە کات و دەوڵەتێکی زۆر تۆکمەیان بۆ بنیادەنێ. خاڵێکی دیکەش کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام جەختی لەسەر کردوێتەوە لە دەستوردا جێ بۆ کردوێتەوە، ئەویش ئازادی بیر و بڕوایە. جووەکان ئاینی خۆیانیان هەیە، موسڵمانانیش ئاینی خۆیانیان هەیە. للمسلمینە دینهم وەلیلیەهودی دینهم. خاڵێکی دیکەش ئەوەیە کە جووەکان ئەرکنی لەسەر شانیان کە پابەت بن بە شەریعەتی موسڵمانانەوە، بەڵکو شەریعەتی خۆیانیان هەیە، ئەکرێ پابەند بن بە تەوراتەوە، مەگەر کەسێک بیەوێ پابەت بێ بە شەریعەتی پێغەمبەرەوە عەلەیهی السەڵات وەسەلام. لە کاتێکە ئەتوانن هەر هەمویان بگەڕێنەوە بۆ شەریعەتی ئیسلام کاتێ فەوزا دروسە بێ، کێشمەکێش دروسە بێ، بۆ چونکە المەرجعیە العولیا للئیسلام، وەکو دەستور ئەبێ مەرجعیەتێکی گەورە هەبێ، هەموو یاساکان بگەڕێنەوە بۆی، ئەویش ئاینی پیرۆزی ئیسلامە. چونکە هاوڵاتیانی ئەو شوێنە زۆرینەیان بوونەتە موسڵمان. خاڵێکی دیکەش کە زۆر سەرنج ڕاکێشە، ئەویش ئەوەیە شەخسەنەت الجەریمە. تاوانی کەسە. ناکرێ هۆزێک تاوانبار بکرێ لەبەر خاتی تاوانی کەسێک. شەخسەنەت الجەریمە. پەروەردگارە فەرمێ وەلا تەزیڕ وازیڕەت وزرە ئوخرا. ئەفەرمێ کەس گوناهی کەس ناخاتە سەر شانی خۆی و هەڵی ناگرێ. بۆ نمونە لە هۆزێک کەسێ تاوانی کردووە، تەنها ئەو بەربرسە، لە حاڵەتێکانە بێ ئەو هۆزە تێکڕا ڕازی بن، قایل بن بەو تاوانەی کە ئەو کەسە ئەنجامیاوە. بۆیە ئەبینین 13 ئایەت لە سوورەتی مبارەکەی نیسا ئێتە خوارەوە بۆ سەر دڵی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بەرگری لە کەسێکی جوولەکەیە کات و موسڵمانان تاوانبارەکات. چۆن؟ دزیە کرابوو لە مەدینە، بە پێی بەڵگەکان ئاسەوارەکان ئاماژەیە کرد بۆ ماڵی جوولەکە، گەڕان ئەو شتە دزراوەیان لە ماڵی جوولەکەیکا دۆزیەوە. بە پێی یاسا
ئەو کەسە تاوانبارە بۆ چونکە شتێک دزراوە ئەو دزراوەش لە ماڵی جوولەکەیەکە دۆزراوەتەوە بۆیە ئەو تاوانبارە بۆیە پێغەمبەر بڕیارەدا سزای بە ئەلەو کاتا پەروەردگار 11 ئاەتی ئێنێتە خوارەوە بەرگری لەو کەسە جوولەکەیەکە کە ئەو تاوانبار نییە ئەوە یەک دوو مسلمان هاتوون شتەکەیان دزیوە و خستیۆنتە ماڵی جوولەکەیەک ئەمە لە چ جێگایەکە لە جیانە جێ بێتەوە ئەگەر یاسایەک نەبێ کە مرۆڤ دۆستانە بێت یاسایەک نەبێ کە پەروەردەی قورئان بێت پەروەردگار ئاوا پەروەردەی مسلمانانی کردووە بۆیە دەستور زۆر گرنگە بەداخەوەڵێم دوای دەستوری مەدینە مسلمانان دەستوریان دانەنا دەستور بەردەوام ئەبێ نوێسازی تیا بکرێ بە پێی گۆڕانکاری جگە بنەما چەسپاوەکان ئەوانی دیکە گۆڕانکاریان بەسەرایە پێداویستی زیاتر ڕووەدا بۆیە بێ خاڵی زیاتر بورژێنن لە دوای دەستوری مەدینەوە مسلمانان دەستوریان نەبوو تا لە سەدەی 19 یەکەم دەستور لە وڵاتی مسلمانانەدانرا لە وڵاتی تونس بوو بەداخەوەڵێم تا ئێستش لە کوردستانی ئازیزمانە بوونی دەستور نییە دەستوریش بوونی نییە ئەمە مەترسێکی زۆر گەورەیە بۆیە پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەڵات وەسەلام ئەیەوێت وڵاتێک بە پێی دەستور بەڕێوە بەرێت وڵاتێک بەبێ یاسا ناتوانێت پێشکەوێ ئەو دەستورە بووەتە دایکی دەستورە پێشکەوتنەکانی جیهان بۆیە لەو دەستورەدا کەوتمان جەخت لەسەر ئازادیە کاتەوە قورئانی جەخت لەسەر و بابەتەیە کاتەوە ئەو هاوڵاتیانە یەک پلەن بۆیە ئێمە بە هاوڵاتیەکان ناوی ئەهلی زیممەیان پێوترێ کە مسلمان نین ئەهلی زیممانی چی؟ یعنی لە ئەستۆی پێغەمبەران عەلەیهی السەڵات وەسەلام هەر کەسێ ئازاری کەسێکیان با ئەو کۆیە ئازاری پێغەمبەری یابێ عەلەیهی السەڵات وەسەلام بۆیە زانایان باز لەوەکەن ئەڵێن دروست نییە بە هیچ شێوازێک گزی بکەی لە کەسێکی نامسڵمان درۆی لەگەڵ بکەی فێڵی لەگەڵ بکەی یاخود لە ماڵی خۆتا غەیبەتی بکەی ئیبن عابدین کە زانایەکی گەورەی مەزهبی ئیمام ئەبوو حەنیفەیە لە حاشیەکەی ئەفەرمێکی ئەفەرمێ غەیبەتکردنی نامسڵمانێک کە ئەهلی زیممیە و هاوڵاتی لەگەڵمانە گوناهەکەی گەورەترە لە غەیبەتکردنی کەسێکی مسلمان بۆ چونکە ئەوانە لە ئەستۆی پێغەمبەران عەلەیهی السەڵات وەسەلام بۆیە ئیمامی قەرافی کاتێ باسی ئەو ئاەتەمان بۆکە لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم عن دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين باسي وشي برمان بوكا كپروردگار فرميچي خوا گەور ڕێگری لێ نەکردوون چاکە کار بن لەگەڵ ئەو کەسانەی کە نامسڵمانن بەڵام شەرتان بەهۆی دینەوە لەگەڵا ناکەن و بەهۆی دینەوە شار بەدەرتان لەگەڵا ناکەن خوا گەورە ڕێگری لێ نەکردوون چاکە کار بن بۆیە فەرمێ چاکە چییە؟ ئەوەی بێ بە خەیاڵتا لەمانای چاکە هەمووی جێبێتەوە ئەوەی بێ بە خەیاڵتا لەمانای ستەم و درۆکردن و گزی و بازی و فێڵ و شەڕ جێی نابێتەوە ئەبێ بە هیچ شێوازی ئازاریان نەدەی حتا باز لەوەشەکە ئەفەرمێ کۆدەنگی زانایان لەسەرەوەیە ئەگەر وڵاتێکی نامسڵمان بیەوێ کەسێکی نامسڵمان لە وڵاتی ئیسلامیە وەرگرێتەوە ئەبێ ڕادەسی نەکرێ ئەبێ هەر هەمووان بەرگری لەو نامسڵمانە بکەین با خوێنیشمان تێیدا بڕێژێنرێ لەبەرەوەی ئەوە کەسانە لە ئەستۆی پێغەمبەری نازداران هەزار سەڵاوات لە دیداری خۆشەویستمان عەلەیهی السەڵات وەسەلام